بڕیارەکانی دادگای باڵای فدراڵی عێراق دژ بە پێکهاتەکان لە هەرێمی کوردستان کاردەمەنەوەی ناوەخۆیی لێکەوتەوە بە تایبەتی لە سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ ئەمریکا لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا باسی لە مافی پێکهاتەکان و بڕیارەکانی دادگای باڵای فدراڵی دژ بە دەستور و هەروەها یاساکان لە عێراق کردەوە. زیاتر قسە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز سام دارمۆ دامەزرێنەری ڕێکخراوی دادپەروەری بۆ ئاشووریەکان لە ویلایەتی ئاریزۆنای ئەمریکاوە لەگەڵمان دەبێت. زۆر بەخێر بێ بەڕێز دارمۆ. شەو باش. تو بخێراتی ji بۆ کوردستان 24 سەرۆکوەزیر مەسعود بارزانی لە ئەمریکایە دە civînên xwe da daxa ji civakan nêvdewletî kir ku li dijî biryarên dadgeha federalî rabwestin li dijî pêkhateyan ew biryarên dan ku pêkhate mehrûm kirîne bêbehr kirîne ji beşdarîkirina wan di parlamentoya Kurdistanê de ev hewlên Serokvezîr Mesûd Barzanî çawa dibînin derbarê pêkhateyan? پێش هەموو شتێ عەباس گوڵباخ سپاس بۆ میوانداریتان من شانازیەوەم پێ بەخشە کە لەگەڵ زۆر بەڕێز سەرۆکوەزیران مەسعود بارزانی لە واشنتن کۆ ببمەوە یەکمان بینی بە دڵنیاییەوە ئێمە هەڵوێستێکی ڕوونمان هەیە دژی ئەو بڕیاری ئەم دواییانەی دادگای باڵای فدراڵی عێراق کە لە ناوبردن و سڕینەوەی 11 کورسی پێکهاتەکان کە موزایەکی پێکەوە ژیان و نمونە و سمبولێکی جوانی کوردستان بوو هەرێمی کوردستان بوو بەرامبەر هەموو پێکهاتە جیاوازەکان کراوە بەڕاستی ئەمە جێگەی داخە و ئەم نەهێشتنی ئەم 11 کورسیە کارێکی خراپە بە هەموو شێوەیەک دژی ئەوەستینەوە چونکە ئەمە لە ڕاستیە وەک پێشتریش باسم کردووەوە بەڕێز سەرۆکوەزیران بارزانیم ڕاگەیاند ئێمە مێژووی و قوربانیدانێکی زۆرمان هەیە پێکەوە لەگەڵ خەڵکی کوردستان شان بە شانی یەکتر بە سەدان ساڵ ئەتوانم بڵێم ئێمە پێکەوە بووین و ئێمە پێکەوە قوربانیمان داوە و چەندین جار دژی حکوومەتەکانی بەغدا وەستاوینێتەوە بۆی کە مافەکانی خۆمان بپارێزین بەڵام ئەمەی ڕووەدا شتێکی خراپە ئێمە جارێکی دیکە لە هەرێمی کوردستان شانبەشانی کورد لە شانبەشانی پێکاتەکانی دیکە کریسیان ئاشووری هەموو پێکاتەکانی دیکە دژیان بڕیار دەوەستینەوە. بەڵێ بەڕێز سام مەترسی ئەم جۆرە بڕیارانە بۆ سەردەهاتووی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان چۆن دەتوانرێت لە ناوەندە نێودوڵەتیەکان بە تایبەتی بەرامبەری بوەستێتەوە لە بەرەوەی هەوڵێک هەیە کە بۆ ئەوەی کە دەنگی پێکاتەکان بگاتە دەرەوەی کوردستان و عێراقیش؟ من هاوڵاتیەکی ئەمریکیم و من ئەندامێکی کۆماریەکانم و چالاکم وەکو ئەمریکێک ئێمە زۆر ئاگادارین لە نیەت و نیازی خراپی حکوومەتی ئێران لە ناوچەکە ئێمە باوەڕی تەواومان هەیە کە ئێران لە پشت ئەم بڕیارەوەیە چونکە ئێران بە تەواوی کۆنتترۆلی عێراقی کردووە تاکە شوێنێک کە لە ژێر کۆنتترۆلی ئێراندا نییە هەولێر و دهۆکە ئێمە ئاگاداری ئەوەی و ئێمە ئەمەمان ناوێ بەڕاستی ئێمە هەموو ئەمریکیەک وەکو هاوڵاتیەکی ئەمریکی و هەر کەسێک کە لە ئەمریکا دەژی زۆر باش ئاگادارە لەوەی کە ئێران چیەوێ و بەنیازی چییە و چۆن ئێران لە پشت کوشتنی زۆرێک لە ئەمریکەکانوێ لە ناوچەکە لە عێراق بێ یاخود لە وڵاتانی دیکە بۆیە ئێمە ناتوانین ڕێگە بدەین ئەمە بەردەوام بێ ئەنجام کۆماریە دموکراتە دەبێ هەردووکیان دەست بخەنە ناو دەستێک یەک سیاسەتیان هەبێ دژی ئەم سیاسەتی ئێران لە عێراق. زۆر باشە بەڕێز سام پێکهاتە لە هەرێما کوردستانê digel nûnerên civakan nêvdewletî kom bûn dengê xwe gehanda wana yanî hing divê baweriyê dane ku Emerîka yan bijin komelgeha nêvdewletî birîna wan çareser bike dengê wan werbigirîtin bê biryarê hel biweşînîtin.
من بە تەواوی ئەگە ڕازگۆم لەگەڵت باوەڕم بە نەتەوە یەکگرتووەکان نییە، بەڵام وەک پێشتر باسم کردوە بۆ بەڕێز سەرۆک وەزیران بارزانیشم باس کرد. ئێمە چوینە خوارەوە بە مێژوودا، زۆر دۆکیومنتم پێ پیشاندا، مێژوویەکی جوانمان هەیە کە زیاتر لە 110 ساڵ مێژووی هاوبەشمان هەیە لەگەڵ کورد، هەر لە خوالە خۆشببوو عەبدولسەلام بارزانیەوە لەگەڵ خوالە خۆشببوو بریام شەمۆ. ئێمە هاوبەشیەکی استراتیژیمان هەیە بۆ دروستکردنی کۆنفێدراڵیەک بۆ کورد و ئەرمەنیەکان. سەری نەگرت بەداخەوە، بەڵام جارێکی دیکە من هەندێک نامەی خوالە خۆشببووی شێخ ئەحمەد بارزانی و مەلا مستەفا بارزانی پێ پیشاندا کە ئاسیریەکان و لە 1969 هاتوونەتە وەزارەتی دەرەوە لە ئەمریکا داوای مافی کوردیان کردووە. ئەمە بەڵگەیە. ئێمە وەکو ئاشووریەکان وە کورد ئێمە دەبێ پێکەوە هاوبەشیەکی استراتیژی دروست بکەین و بەردەوام بین لەسەر ئەوەی کە باو با پیرانمان کردویانە، بۆی کە مافی خۆمان بپارێزین. ئێمە ئەمە زۆر گرنگە، دەبێ ئەم هاوپەیمانی و ئەم کارکردە پێکەوەیەمان هەبێ و دەبێ لەگەڵ پارتی و ئاسیریەکان ئاشووریەکان لە دیاسپۆرا بتوانن کۆ بکرێنەوە لە چوارچێوەی هاوپەیمانیەکی لەم شێوەیە بۆ ئەوەی کە بتوانین ڕێگەیەک بدۆزینەوە بەرامبەر ئەم دیکتاتۆریەتەی کە بەرامبەر بە ئێمە دەکرێت. وەک گوتم ئێمە شەڕمان پێکەوە کردووە، ئێمە پێکەوە سەدامان لە ناوبرد. ئێستاش زۆر زۆر گرنگە وەکو ئاشووریەکان ئەوەی کە لە بەغدا ڕوویدا، لە مووسڵ ڕوویدا، بە بڵێن 95 هەتا 100% ئەو خەڵکە ئەو ناوچیان بەجێهێشت و چوونەتە زۆربیان چونەتە هەرێمی کوردستان. لەوێ پەنادراون. ئێرە پەناگەیەکی ئارامە. ئێمە دەبێت بیهێڵینەوە ئەم پەناگە ئارامە، دەبێت پێکەوە ئەم موزایەکی پێکەوە ژیانە بپارێزین، دەبێ ڕێز لە یەکتر بگرین و دەبێت دژی ئەم بڕیارانە بۆستین. بەڵێ بەڕێستام لە واشنگتۆن وەکو نوێنەری ئاشووریەکان و پێکاتەکانی دیکە لەگەڵ سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکتان هەبوو پەیوەندی نێوان کورد و ئاشووریەکان و پێکاتەکانی دیکەەوە هەماهەنگیانی کە جەنابەت ئێستا باست لێوە کرد لە چه ئاستێکدا دەبینن لە کوردستان و تا چەندە کار لەسەرم بابەتە کراوە، ئایا توانراوە بنیاتی ئەو هەماهەنگی هاوبەشە بنرێت؟ ئێمە هەندێک کێشەی بچووکمان هەیە لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیران باسمان کردن. ئەم کێشانە دەبێت چارەسەر بکرێن. ئێمە بە ئاشتی دەژین لە هەرێمی کوردستان، بە ئارامی دەژین کە ئەم شتە لە ناوچەکانی دیکەی عێراق نییە. بەڵام وەکو ئاشووریەکان هەندێک جار ئەرزەکانیان داگیر کراوە لە هەندێک ناوچە. ئەمەمان بە سەرۆک وەزیران گەیان و بەڵێنی دان کە کاری لەسەر دەکا و هیچ کەسێک نابێت بە زۆر لەسەر خاکی خۆی دەربکرێ یاخود عەرزی داگیر بکرێ. ئەمە لە کوردستاندا ڕێی نابێتەوە و ئەگەر سەلمێنراکە و زەویە ئەو عەرزە بە شێوەیەکی یاسایی هی ئەو کەسێک با بڵێن داگیر کراوە مافەکەی بۆ دەگەڕێتەوە. بەڵێ بەڕێز سام دارمۆ دامەزرێنەری ڕێکخراوی دادپەروەری بۆ ئاشووریەکان لە ویلایەتی ئاریزۆنای ئەمریکاوە زۆر سوپاس.